علیکم جەماعەت وەرن با بزانین ئەو جیاوازیە چییە کە ئەحمەد فۆن لە زۆرێک دوکانەکانی تری موبایل جیا دەکاتەوە با بڕێن. السلام علیکم کاک ئەحمەد. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. پێمان بڵێ ئەو جیاوازیە چییە کە ئەحمەد فۆن جیا دەکاتەوە لە پێشانگەکانی تر؟ یاخۆ بەخێری کاکە محەممەد. طبعا ئەو ڤیدیۆیە ڕوونکردنەوەیکی تایبەت دەبێت بۆ ئەو بەڕێزانی کە پرسیارە دەکەن کە جیاوازەکەی ئەحمەد فۆن چی لەگەڵ پێشانگەکانی تری موبایل. طبعا کاکە محەممەد جیاوازەکەی مە ئەوەیە ئەوەی کە دەیبینن سیستەمێکی تەواو پڕمتمانە و تەواو تایبەتمەند بەرزە بۆ ئەو بەڕێزانی کە پێشانگەی موبایلیان هەبێ یان هەر بابەتێک لە بابەتەکان ئیش لێ بکەن کە ئەمە ئێستا الحەمدولله لەوەتی کە سەپۆرتی و سیستەمە دەکەین زۆر کارمان بۆ ئاسان بووە. کاک ئەمیر و هاوڕێکانی گەشیان پێداوە کە بەجددی زۆر بە جوان داڕژراوە. گەر ببینین چەندین ئایتمی زۆر جیاوازی تێدایە کە تۆی فرۆشیار لە دوکانەکەتدا پێویستت پێی دەبێت و لە هەر هەمووشی خۆشتر ئەوەیە کە سیستەمەکەمان بە زمانی شیرینی کوردیە. باشە کە شتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە کێشەی ئەویان هەیەکەڵێن ئێمە لە سیستەم نازانین یاخود ناتوانین بە سیستەمی کاشێری ئیش بکەین. ئەو سیستەمە چەندین کاڵی زۆر جیاوازی تێدایە لەوانە کە ئێستا من لە دوکانەکەی خۆم زۆر پێویستم پێی دەبێت بۆ نمونە ساری ڕۆژانەی دۆلارە وهروەها دۆزینەوەی بابەتەکانە بە شێوازی بارکۆد کە زۆر بەخێرایی بۆ دەدۆزێتەوە و دانانی چەندین کەتەلۆژی جیاواز و ڕێکخستنی دوکانەکەتە. ئەو دوکانی کە ئێستا برای خۆتان تێدایە هەرچەندە ئایتمەکانی کەمە بەڵام کە چووە باری ئەوەی کە چەند بابەت توشتی جیاوازی تێدا بوو ئیدی قورس دەبێت دۆزینەوەی شتەکان بەڵام لەگەڵ سیستەمی کاشێری زیرەک تۆ کێشەیەت نابێت لەبەر ئەوەی هەموو بابەتەکانت بۆ جیا دەکاتەوە زۆر بەڕێکی کارەکەت بۆ دەکاتەوە بۆ بابەتی وەسلیش کە وەسلی ئەلکترۆنیک تێدا بەجددی ئەو شتێکی زۆر ناوازەیە کە من ئێستا لە دوکانە پشتی پێ دەبەستم هەر بە ڕێزێک دێ موبایل لە ئەحمەد فۆن دەکڕێ دەبێتە خاوەنی وەسلی زمانی ئەلکترۆنی نەک وەسلێکی کاغەزی بدەمێ لی بزربێ لی تەڕبێ نازانم چی بەڵکو وەسلەکە هەم لە لای خۆم بە کۆد هەیە هەم لە لای ئەو بەڕێزەش بە کۆد و بە بارکۆد و بەردەستە. بۆیە پێشنیار بۆ تۆی خۆشەویستیش دەکەم کە ئەو ڤیدیۆ دەبینی بۆ ئەوەی کە سودمەند بی لە سیستەمێکی ئاوا پێشنیار دەکەم کە تاقی بکەیتەوە کە جێی دڵخۆشی و جێی دەستخۆشی بۆ ئەو بەڕێزانی کە دروستیان کردو کاک ئەمیروان دەستخۆشیان لێ دەکەم کە سیستەمەکە وەکو سەرەتا وەکو بێتە بە خۆڕاییە کە بەجددی شتێکی زۆر ناوازێ تاقی بکەنەوە سوودی لێ دەبینن. والسلام علیکم ورحمة الله وبركاته.